سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم. ئەم شەو دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان تایبەتە بە پرسی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان و تایبەتی تر لە نێو پەرلەمانی کوردستاندا. دیارە پێکهاتەکان یاسای تایبەت بە خۆیان هەیە بۆ بوونی نوێنەریان و بوونی پێکهاتەیان لە فەرمانگە و شوێنە حکوومیەکان بە تایبەتی لە نێو پەرلەمان و ئەو شوێنانی کە پێویستە نوێنەری پێکهاتەکانی تێدا بێت. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی دوای دانیشتنی 7 پێنجی 2020 گلەی و گازندە لەسەر شێواز و بەشداری پێکهاتەکان لەلایەن پێکهاتەکان خۆیەوە و لەلایەن خەڵکیشەوە و لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانیشەوە هاتوۆتە ئاراوە بەوەی کە یعنی جۆرێک لێک دەدرێتەوە کە پێکهاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان ناکەن لە نێو پەرلەماندا، بەڵکو لەلایەن لایەنێکی سیاسی و لە هەرێمی کوردستانەوە ڕەنگە بەکار بهێنرێن بۆ مەرامی سیاسی و تایبەتی خۆیان. دەمانوێت لە زاری پێکهاتەکان خۆیانەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین، گفتوگۆ لەسەر کێشەکانیان بکەین، چۆن گەیشت بە ئێرە و ڕێگە چارە بۆ دەربازبوون لەم جۆرە لە قەیدبوونی سیاسی و نەبوونی دەنگی ئازادی پێکهاتەکان لە نێو پەرلەماندا یاخود کەمی دەنگی ئازادی پێکهاتەکان لە نێو پەرلەماندا گفتوگۆ بکەین. لە تەوەری دووەمیشماندا گفتوگۆ لەسەر استراتیژ و ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە دۆخی ئێستای هەرێمی کوردستاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چی بکە و چۆن هەنگاو بنێ و ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕاگەندراوی کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیشدا هاتبوو ورتر بکەینەوە و بە باشتر و بە وردەکاری زیاترەوە گفتوگۆی لەسەر بکەین. سەبارەت بە تەوەری یەکەممان میوانداری بە ڕێزی و نادەم یوسف کەناس کردێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانیمان کردووە کە بە سپاسەوە لە ستۆدیۆکانمان ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمانە بێ. بە ڕێزی و نادەم ئەم کاتە و باش سپاس بۆ بەشداریت. دەمەوێت لە قسەیەکی بەڕێستەوە دەست پێ بکەم، یعنی باز لەوە دەکەی ئەوەی کە ئێستا هەیە لە پەرلەمانی کوردستاندا و بە نوێنەری پێکهاتەکان ناو دەبرێ ئەوانە نوێنەری ڕاستەقینە نین، یاخود بەشێک لەوانە نوێنەری ڕاستەقینەی پێکهاتە جیاوازەکانن لە هەرێمی کوردستانەوەی دیکە لەلایەن لایەنێکی سیاسیەوە قۆڕەخ کراوە. بۆچی دۆخی پێکهاتەکان بە تایبەتی نوێنەری پێکهاتەکان لە نێو پەرلەمانی کوردستاندا بەم دۆخی ئێستا گەیشت کە پێکهاتەکان خۆیان گلەییان لە ئەدای نوێنەرەکانیان و وجی و دوی نوێنەرەکانیان و کار و بەرنامی نوێنەرەکانیان هەبێ لە پەرلەمانی کوردستاندا؟ پێشێکی ئەم کاتە باش و ڕەمەزانتان پیرۆز بۆ گشت خەڵکی کوردستان و خەڵکی عراق و موسڵمانان. بەنسبەتی نوێنەرانمان لە پەرلەمان شاراوە نییە هەندێکی لە ئێمە ئەندامی یان پارتی بن یان غەیری پارتی بن، ئەوە حەقیقەتە و کاتی بەر لە هەڵبژاردن ئێمە هەوڵماندا بەداخەوە نەمانتوانی هەوڵماندا کە ئەم نوێنەران ئەم ینی پەرلەمانتارانی کۆتا دەبێت لەلایەنی وەکو بڵێ شەریحەی خۆمان هەڵبژێدرێ، سجلێکی تایبەتی هەبێ وەکو چۆن ساڵی 92 بوو 1992 یەکەم انتخاباتی هەرێمی کوردستان سجلی تایبەتیمان هەبوو، بەڵام بەداخەوە دوایی دیارە هەموار کرا و ئەو حەقە نەما کە ئەو حەقە نەمێنێ ئەم کە بە نەتەواتیە بڵێم یان ئەقلیە بڵێم هەرچی بڵێ ینی هەرچەندە پێمان ناخۆشە وەکو ئەقلیە چونکە ئێمە خەڵکی ئەم وڵاتەین، ئەمە وڵاتی ئێمەیە ینی خۆ میوان نین لەم وڵاتە و دوایی ئەو حەقە تەبیعیە ڕەوایە پێکەوە بوون لە زیندان، پێکەوە بوون لە خەبات لە ساڵی 61 تا ئێستا. مەقسەدم ئەو حەقە بدرێتە ئەو خەڵکە کە نوێنەری خۆی هەڵبژێردرێ، ئەگەر نا بمێنێ وەکو چۆن ئیستەوا ماوە بە تەکیدەوە چی یەکێتی چی پارتی چی غەیری ئەوان لە مکەونی گەورە و مەزن ئەتوانرێ مەسەنا یەک عەشیرەت دەنگی خۆی بداتە فلان کەس فلان کەسی خۆیان بنێرنە پەرلەمان، ئەو کاتە تەمسیلی ئەو عەشیرە ئەکەن یان ئەو مەنتیقا ئەکەن یان ئەو حیزبە ئەکەن، تەمسیلی ئەو ملەتە کە بە عەدەد کەمترە تەمسیلی ناکە دوایی. ئینجا ئیستەوای لێ هاتووە کە کاتی خۆی هەوڵماندا ئەو قانونە هەموار بکرێ بگەڕێتەوە سەر لیستی تایبەتی هەبێ، سجلی تایبەتی هەبێ، بەداخەوە نەهاتنە پێش ئەحزابی پەرلەمان چێکێتی چ گۆران و چ پارتی و چوان نەهاتنای پێش. ئینجا ئەمڕۆ هەندێکی لە ئێمە ڕاستە سەر بەخۆیە وەکو نوێنەری جەبهەی تورکمانی نوێنەری ڕافیدێنی خۆمان، بەڵام هەندێکی شکلی ترە ئەندامانی پارتین یان لایەنگری پارتین بە تەکیدەوە دەبێ بە قسەی حیزبی خۆیان بکەن. باشە، ینی کەواتە گرفتەکە لێو دەستپێکا کە یاسای هەڵبژاردنەکان لە کوردستاندا مافێکی تایبەت بە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان نادا. ئێوە دەتانەوێ هەم یاسای هەڵبژاردنەکان دەستکاری بکرێتەوە وەکو بتوانن
پێکهاتەکان نوێنەری تایبەتی خۆیان هەڵبژێرن و بە دەنگی پێکهاتەکان بچنە پەرلەمان ئەی چی سەبارەت بە یاسای پێکهاتەکانیش لە هەرێمی کوردستان یعنی ئەم دوو یاسایە چۆن دەتانەوێت دەستکاری بکەن داواتان چییە؟ یعنی بەداخەوە یاسای کەمەنەتەواتیەکان یان پێکهاتەکان من لەگەڵەوە نیم ئەو تەقسیمە بکرێتەوە ئەو تەمیزە عنسوری بکرێتەوە بەڵام وەکو باسم کرد ئێمە خەڵکی ئەم وڵاتین یعنی نەک برادێکی لەو برادرانە کە کاکە سۆران ئەڵێ ئەوە حەقیان نییە دەربارەی کوردستان بینی کورد و کورد ئەمە هەرێمە هەمومان حەقی تایبەتی خۆم هەیە حەقی گشتیشم هەیە لە وڵاتە یعنی ئێستاوا لێکراوە بەڵام کۆتەکان ڕاستە دەبێ سجلێکی تایبەتی هەبێ قانونێکی تایبەتی هەبێ ئەو کۆتە چۆن هەڵبژێدرێ یعنی ئەمە ڕاستە بەڵام قانونی کەمەناتەوایەتەکان بڵێن کە قانونی وەکو بڵێ پێکهاتەکان بڵێ ئەوە من لەگەڵ ئەوە نیم کە کرایە فعلەن کرایە بەڵام جێبەجێش نەکرایە تا ئەم لەحزەیە چ لەسەر مەسەلەی شەراکە چ لە مەسەلەی تەجاوزات بێ چ مەسەلەی حەق و حقوق بێ شەراکەت بێ تەهمیش کراوین تا ئەم لەحزەیە اینجا تەمەنا دەکەین بە تایبەتی پارتی وە هەروە شێکێتی نەختێکە ئەم مەسائلانە ڕەچاو بکرێنەوە چ بە تعدیلی قانون بێ چ بە ممارسە بێ کە ئێمە شعور بکەین کە فعلن ئێمە شەریکین نەکوەکو ئەمڕۆ نیشتیمانی کوردستان لە دوایین بەیاننامە و ڕاگەندراوی ئەنجومەنی سەرکردایەتیدا ئاماژە بۆ دەکات کە پێویستە ئەم مافە بۆ پێکهاتەکان بگەڕێنرێتەوە ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو دەنێن دەچن لەگەڵ یەکێتی قسە بکەن و ئەم داوایە بە فەرمی لەگەڵ یەکێتیە تاوتێ بکەن و بزانن یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی لەم جۆرە لە بیرکردنەوە و لەو جۆرە لە هەنگاونان لە ئەنجومەنی سەرکردایەتێکیدا بۆ ئێوە چۆنە؟ بە تەکیدەوە ئێمە هەوڵی خۆمان دەدەین کاتی خۆیش وازانم دیارە هەندێکی لە برادران هاتبوونە پێش بەڵام پێشنیار کراکە حەوت ئەندامی یەزیدیش کۆتە بۆ برایەزیدەکان بکرێتەوە لە بەرەوە وەستا ئیستا بە تەکیدەوە دەبێت لەگەڵ برادرانی پارتی قسە بکەین دەبێت ئەوان قبولکەن ئەوان ئەمڕۆ ئەکسێرێتن کە بتوانین ئەو قانونە هەموار بکرێتەوە داهاتوو ئەم جۆرە مشکلانە یانی نەی لە پێش بەڵام من ڕێیەکی ترم هەیە ئەمڕۆ زۆر گەورە کرا زۆر تەهویل کرا ئەم مشکلەیە تەسییس و سیاسی کرا بەڕێی من مشکلات هەبوو پێش ئەم مشکلەیە کە ئەمڕۆ ئەنعکاس بوو لە پەرلەمان بە مەسلەی ئەو حەسانەت لابردن لە بەرادرانی پەرلەمانتاران پەرلەمانتار حەقی ڕەوای خۆی هەیە نەقد بکرێت ڕەخنە بکات لە پەرلەمان ڕێی خۆی بدات بەڵام تەشویش و قەذف و تەشهیر بەرامبەری مقابل ینی لەوانەیە خۆی کەیف حەقی هەیە قسە بکە بەڵام بەرامبەریش حەقی هەیە داوای لە دادگا بکاتەوە کە مەسەرەن ئەمە ڕاستگۆ نییە بە دوایی ئێمە کە سوێندوان خوارد لە پەرلەمان چ لە بەغا چ لە هەولێر لەو سوێندا ئەڵێن ئێمە ینی ڕێگر نابین لە ڕێگای قانون و لە ڕێگای تەشریعات و قوانین وڵات و قەولماندایە کە ئێمە پابند بین بە تەشریعات و بە قوانین بەعکسەوە ئینجا ئەمڕۆ کە ئەو شتە هاتە پێش دەبووە زۆر بە تەبیعی بچنە برادران هینی خۆیان ئەو برادرە کاکە سۆران ئەڵێ 230 دۆسیەم هەیە گەندەلی باشە لەو 233 سێ دۆسیە ئەگەر تۆ ئیسبات بکەی زۆر باشە بەسە و زۆریشە یەک دۆسیە ئیسباتکەی یعنی حەق نییە محکەمە ئەگەر شکت هەبێ لە محکەمەی هەولێرێکا کە داوای نەقل مەکانی بکە بیبە سلێمانی بیبە شۆنی ترچەم ماڵ پرسی پێکاتەکان تەنها لە بابەتی سۆران عومەر و لابردنی پارێزبەندی لەسەر سۆران عومەر نییە یعنی دەمێکە پرسی ئەوەی کە پێکاتەکان لەلایەن لایەنێکی سیاسی و لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێن یاخود جوڵیان پێدەکرێت یاخود خراورەتە ژێر چەتری لایەنێکی سیاسی و لە هەرێمی کوردستان پرسێکی کۆنە پرسێکی نوێ نییە بەڵام هێندە گرفتی گەورەتر لەمە بۆ سەر قوتی خەڵک بۆ سەر بەرژەوەندی حکوومەت بۆ سەر گرفتە کۆمەڵایەتەکان هاتوونەتە پێش ڕەنگە ئەم پرسە کەوتبێتە دواوە بەڵام ئێستا پێتان وایە ئەو قۆناغەیە ئەو ساتەیە کە پێویستە ئەمە گۆڕانکاری بەسەرا بکرێت بە تایبەتی کە ئێستا ئیتر ینی ماوەیەکی باش لە حکومڕانی حکومەتی نوێی هەرێمی کوردستان ڕۆیشتووە ماوەیەکی باش لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ڕۆیشتووە ینی ئەو کاتی کە ماوە ساڵێک ساڵ و نوێک 2 ساڵە یعنی پێکهاتەکان بیقۆزنەوە بۆی یاسای تایبەت بە خۆیان و یاسای هەڵبژاردنەکان لە بەرژەوەندی پێکهاتەکان بە دیاریکراوی گۆڕانکاری بەسەرا بکرێت. یعنی قسەکردەوە بەڵام
بەڵام من لەگەڵ تۆ نیم هەندێک جار هەیە مەسائل یەنە پێش پارتیۆیەکی تیپێکەوە هەندێکیان دەنگەدەن هەندێکیان دەنگ نادەن یعنی مەرج نییە پەرلەمانتارانی کۆتە هەر هەمویان بە یەک دەنگ هەمیشە لەگەڵ پارتین یان دژی پارتین یان دژی یەکێتین ئەوە قسە تەواو نییە یعنی زۆر جارها هەیە بەڵام ئەگەر مەسەلەی مەشاکلی سیاسی هەبێ ئەو شتانە نەکێشرێتەوە ئەمڕۆی وەکو جەنابەت باست کرد قەیرانەکانی اقتصادی و نەوت مشکلەی نرخی نەوت مشکلەی کۆرۆنا و مشکلەی لەگەڵ بەغا و مەناتقی دابڕاو و یعنی دەیان مشکلە هەیە لەم مەرحەلەیە دەبێ یەکسانی هەبێ دەبێ مساالحە هەبێ دەبێ یەک گرتوبین پێکەوە بەرامبەر ئەو شتانە گەورە نەکرێت تەهویر نەکرێت ئەو قەزیە یعنی ئێمە چوار کەس داوا کرا بوو حەسانە لە چوار کەس بکێشرێتەوە دەنگی نوێنەری ئێمە لەسەر هەر چواریان پۆزیتیڤ بوو دەبێ حەسانە بکێشرێتەوە یەکەم کاکە ئۆمێد بوو دوای ئەو دوو برادری گۆران و چوارەم ئەو برادرە بەڵام یەک دەنگ بوو ینی داوای لەبوون دەکەم ینی دەبواە برادرانی یەکێتی نەدەرچووبانە خوشکە سەرۆکی پەرلەمانە ناکرێت وەکو حزبێکە بەکاربێن دەبێت بمابایە لەوێ دڕی خۆش بدابایە ئەوجا چۆن چەندین جار ینی مەسلەی بووە ڕای عام ئێستا کردتانەوە کە ئەو مشکلەکە تەنها ئەو یانزە پەرلەمانتارە لە کۆڕێم وانە دەیان قەزیە هەیە حەلی ئەوێ معالەجەی بابەتەکەوەکە تەنها یانزە پەرلەمانتار لەگەڵی بوو بابەتەکەوەی کە بە پاڵپشتی دەنگی ئەو یانزە پەرلەمانتارە پارتی دیموکراتی کوردستان توانیتی ئەم بابەتە لە پارێزبەندی تێپەڕێنێ قسەکە ئەوەیە ئەگەر ئەم جۆرە لە مامەڵەکردن ئەم جۆرە لە بیرکردنەوە و ئەم جۆرە لە تێپەڕاندنی یاسا جا یاساکە هەرچیەک بێ و لە بەرژەوەندی هەچ کەسێکدا بێ ئەمە مەترسیە بۆ سەر ئایندەی کاری پەرلەمانی و یاسادانان لە هەرێمی کوردستانە تۆ ژوای نابینی؟ وڵی منوانە ینی هەموو شتێکەوە نییە ینی هەندێک مەسائل هەن سراعێکە ئەمڕۆ نییە تاریخیە کاتی خۆی معالەجەمان کرد بە یەک نەفەس لە ساڵی 86ەوە بگرا کێشەمانە زۆر جار کە اختلافش بۆ دوای هەر مساالحەمان کردیە غەیری یەکگرتن غەیری مساالحەکردن پێکەوە ژیان و پێکەوە ینی بە ڕێگای دموکراسیەت و ئاشتی دەبێت پێکەوە بەڕێوە بینەوە ئەمڕۆ ینی مشکلاتی دەرەوە زۆر قورسە ناکرێ مەسلەی ینی نامەوێت مەشاکل باسکەم دەیان مشکلە هەیە ئەوە سەبەبە ئەگەر ئەوانە ئێمە ڕێک بکەوین کە فعلەن یاسا لەسەر هەمومان بێ فعلەن ئێمە هەمومان ینی بە یەک بەو ساڵە سێری مەسائلەکەین چ لەگەڵ بەغا چ لەگەڵ کۆرۆنا چ لەگەڵ مەسائلی ناوخۆ دوایی یەکسان یەکهین نەبێ احتیکار نەبێ لە سوڵتەی قانون لەسەر هەمومان بێ ئەو کاتە مشکلەمان نابێ مەسەلەی کۆتە تەسیر ناکاتەوە بە تەکیدەوە لە 50 کەسی یەکێتی مثلا لە 40 کەسی یەکێتی بێ 30 کەسی یەکێتی بێ لەوانەیە 5-6 کەس رازی نابن هەرەوە هەر لەگەڵ لەلایەنی پارتیش بەڵام ئەگەر مەسەلەی سیاسی تەسییز بکرێ بە تەکیدەوە زۆر خراپە دەبێت بگەڕێنەوە معالەجاتێکی قانونی بکەین حتا لەسەر مەسەلەی پەرلەمانتارانی کۆتا معالەجاتی قانونی بکرێتەوە کە بەم شێوە نەبێتەوە باشە ئێستا مادەم قسەکە لەسەر پێکاتەکانە و ئەو کورسی کۆتایانەیە کە لە پەرلەمانی کوردستان هەیە ئەو هەنگاوانە چین کە پێویستە پێکاتەکان خۆیان بیگرنە بەر هەم ئەوانی کە نوێنەریان لە پەرلەمانە هەیە هەم ئەوانی کە خۆیان بە نوێنەری پێکاتە جیاوازەکان لە کوردستان دەزانن یعنی ئێمە ئەزانی خۆی نوێنەرانی تورکمان هەیە مشکلەکەیان مشکلەی خۆیانە ڕقم یەک لە کەرکووکە بەسەراحەت نەک لە هەولێرە ینی مشکلەی تورکمان زیاتر لە کەرکووکە و لە تۆسخورماتۆ مەناتقی ترە لە تەلعفەرە لەوانەیە لە هەولێر کەمتر بێ چونکو تورکمان لە شارن وەکو ئێمە نییە مشکلەکەیان جیاوازە و دوای ئێمەش 5 کەس لەوانەیە دوو بیر و بۆچوونمان هەبێ یەکی لایەنگرە 100% دەگەل پارتیەکی ئێمە دۆستی پارتین حەلیفی پارتین حەلیفی یەکێتین ئەوە 40 ساڵە باشە بەڵام معناوی نییە ئێمە جزئێکین لە بڕیاری پارتی هەندێک جار متفقین هەندێک جار مختلفین و زۆر مەطلب مەشمان هەیە نەک تەنها یەک مەطلب زۆر مەطالبمان هەیە و ئێمە ینی داکۆکی ئەەکەین کە مەطالبی جێبەجێ بکرێتەوە شەراکەتی خۆمان ڕاستەقی نەبێ شەریک بین لەم حکومەتە شەریک بین لە وڵاتە لە باشە خراپە ئێمە پێکەوەی جا ئێستا مەسەلەمان تۆ ئەڵێ پێکاتەکان حەلکەن دەبێت ئەکسەریەت حەلی مشکلە بکە ئەکسەریەت ئەمڕۆ پارتیە دوای یەکێتی و گۆرانە ئەوان دەبێ یارمەتی پێکاتەکان خۆشیان دەبێت کۆ دەنگ و یەکدەنگ بن بۆ هەم پرسی پێکاتەکان کورسی کۆتاکان وە شێوازی
گۆڕانکاری و هەمواری یاساکان بۆ شێوازی چۆنێتی دەنگدان و دیاریکردنی نوێنەرەکانیان خۆ دەبێ پێکهاتەکان خۆشیان یعنی کۆدەنگ بن ڕای هاوتایان هەبێ ڕای هاویەکیان هەبێ لەسەر پرسەکە ئەمە هەیە لە نێو پێکهاتەکانە ئەمڕۆ هەندێک جار هەندێک مەسائل هەن وەکو بەگشتی بەڵام نەک وەکو بڵێ هەندێک مەسائلی محلی منطقی هەیە مناطقی هەیە هەندێک گشتی هەیە لە مەسەلەی گشتی چۆن ینی تۆ لەبەر مەرج نییە لە بەغدا مەسەلەن پەرلەمانتارمان هەیە لە فەتحە لەگەڵ کوتلەی فەتح چۆن ئەتوانم لەگەڵی یەک بم لە هەموو سیاساتی وڵات ناتوانم لەگەڵی یەک بم فەتح سیاسەتی خۆی هەیە ئێمە سیاسەتی خۆمانمان هەیە هەروەهاش عینن هەندێکی لەگەڵ پارتین هەندێکی بەسەر بێلایەنن هەندێکی تورکمانن هەندێکی کەلد و ئاشورن و هەروەها ناتوانانی هەمووان هەموو ئەو پێکهاتانە یەکدەنگ بن کۆدەنگ بن پێکەوە ئێوە شتیباها بەڵام چۆنیەتی هاتنیان بۆ پەرلەمان دەبێ وا بێ نوێنەری ڕاستەقینەی ئەو شەریحە بێ ئەو کاتە تەواو تەمسیلی ڕاهی تەمسیلی ڕاستەقینەی شەریحەی خۆی ئەکاتەوە چ تورکمان بێ چ مەسەلەی مەسیحی بێ کەلد و ئاشور بێ باشە بەرهەم کەلهوڕی لە تۆڕی فەیسبوک تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆی نووسیوین ئاینی مەسیحی ئاینی ئاشتیە لە بەڕێز یونادم دەپرسم ئاخۆ تەرەفگیری لایەنەکان کاریگەری خراپی نابێت لەسەر ئاشتی کۆمەڵایەتی ئێمە بەعکسەوە ئەوەلە ینی تەهویل نەکرێ مەسەلا لە ساڵینەوە و چوار کەشەڕی ناوخۆ دەستی پێکردانەوە تو هەش 4 ساڵ ئێمە لە سەنگەر و لە جەبهە بووین بۆ ئاشتی بینی هەردوو پارتیەکەتی لە هەولێر بووین بەڵام ئێمە ماین بێلایەن و ماین بۆ مەسلحەی مجتەماعی کە ئەوە بوو کەس ئاش ببناوە ئیستەش هەروەها داوا لە هەردوو سەرکردایەتەکەین ئەم مشکلاتە مەسەلەن لەگەڵ شخصێکە نەکرێتە مشکلێکی سیاسی ناوڵات دەبێ حل بکرێ قانونی حل بکرێ معالەجاتێکی قانونی هەبێ لە سەرەتا وتم ئەگەر ئەم برادرانە بڕوایان نییە بە محکمەی هەولێرێ ئەتوانن نەقلی مەکانی بکەن بچنە شوێنی تر هەر لە سێمانی بە ئینشاءڵڵا قەضا ئینشاءڵڵا قەزا بێلایە نەبێت ئەو یەک دووەم ئێمە وەکو ڕەئی لەسەر هەر چواریان کە لە ناو پرۆگرامی ئەو ڕۆژە بوو لە جەلسا لەسەر هەر چواریان دەنگماندایە دەبێ حەسانە لەسەریان بگرێتەوە ڕێگەر نەبین لە ڕێگای قانون و ڕێگای محکەمە و قەزا چونکە تۆ قەدفت کردیە تۆ اتهامتدایە یان دەبێ ئیسباتکەی تۆ حقەتە حەقی خۆتە دەبێت محکەمە و قەزا ملاحەقەی ئەو برادرە بکە یان ڕاست گۆنیت ئەو کاتە ئەوش حەقی هەیە داوا لەسەر تۆ بکاتەوە باشە ینی بەڕای تۆ ئەوەی کە لەسەر پێکهاتەکان ئێستا هەیە و بەسەر پێکهاتەکاندا شکاوتەوە ڕای تۆ وایە کە ئەمە ململانی لێوان هێزە سیاسی گەورەکانی کوردستاندا ئێوەی پێدەبن بە قوربانی ئێمە ئینشاءڵڵا نابن بە قوربانی و ئینشاءڵڵا ملەتی کوردش نابێتە قوربانی ململانەی دوو حزب وە سێ حزب ئەمەش هەیە دیسان تکرارەکەم ناکرێت تەهویل بکرێت ئەم مەسەلەیە دەبێت کۆتایی پێبێتەوە قەضا حەقی خۆی وەربگرێتەوە بزانە چییە چ نییە تحقیق بکە لەسەر ئەو 230 دۆسیە کە باسی ئەکە ئەو برادرە دوایی ئەو برادرەش حەقی نییە تهدیدی کە منەتەوایەتی بکە یان تهدیدی مکوناتی مجتمع بکاتەوە بۆ یان دەبێت لەگەڵ من بی یان تۆ سیاسەتی لەگەڵ ئەوەی تری ئەمەش اشتیباهە کاکە ئەتو من ڕای حەقی خۆم هەیە ڕای خۆم بدەم بە باشی بە خراپی بەچە بەڕاست ینی تهدید بکرێت ئەوە ینی ئەچێتە لەسەر مەسەلەی ئێرهاب تهدید باشە کاگوێنانی ئەگەر وا بێ دانیشتێکی تری پەرلەمان بکرێت پرسێکی جیاوازی تر بێتە پێشەوە ئەو نوێنەری پێکهاتەکان کە بوونیان هەیە لە پەرلەمانی کوردستانە و کۆتاکان ڕئی خۆیان هەیە و جۆ ناگرن لە داوای پارتی کە پێیان بڵێ وا دەنگ بدە یان لە داوای چێتی کە پێیان بڵێ دەنگ مەدە یعنی پێ دوایە کە پێکهاتەکان وان نەنا عەفوەن ئەمێن تەمسیلی هەر هەموو 11 کەس ناکەم ئەمە یەک ئێمە یەک نەفەرمان چاودێری کارەکانیان هێنەری پێکهاتەکان پێویستە چاودێری کارەکانیان بکەن ئێمە نانا نوێنەری فقط ئەمێن تەمسیلی یەک نەفەر ئەەکەم نوێ من گەرانتی ئەدەم ئەو نەفەرە ئەگەر بە قەناعەتی ئێمە نەبێ دەنگی خۆی ناداتەوە بۆ هیچ کەسێک لە بزوتنەوەکەی بەڕێزت چەند کەس چوونەتە پەرلەمانی سەربەخۆین و ئێمە حەلیف و دۆستی عەفوەن ئێستا یەک شخصمان هەیە لەوێ کاکە فەریدە تەنها دەنگی کاک فەرید ئەوە بوو بە تنێ
بۆ حەسانە وەرگتن لە هەر چواریان یعنی ئەوە خۆ ئەو یانزە پەرلەمانتاری کە بە کورسی کۆتاکان هەژمار قانونە وەکو خۆ وەکو ڕای خۆ وەکو ڕای سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی ئەو یانزە کەسە چەندی نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکانە و ئازادانە قساکە و دەنگ دەدا یعنی ناتوانم ڕقم بدەم بەڵام ئێمە ئەلە لەقل دوو کەس سەربەخۆن 100 یەکی هیم برادرانی تورکمانە کە جەبهەی تورکمانە و یەکی هیم بزوتنەوەی ئاشووریە ئەنا ناتوانم زەمانەت و یان بڵێ کەفارەتی ئەوان تر بکەم چونکە هەندێکیان لەوانەیە ئەندام بن لە حزبی تریان لە پارتیان لە غێری تر ناتوانم بەس دوو کەس ئەیزانم باشە زانم یەکیان جەبهەی تورکمانە یەکیان بزوتنەوەی ئاشووریە ڕێی خۆیانیان هەیە ینی گەرانتی نیە یانزە کەس خۆت پێ دوایە کە زمانی دوو کەسێکی کە بە نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان و یاخود نوێنەری ڕاستەقینەی کۆتاکانی بزانی لە پەرلەمانی کوردستان کەواتە ئەو لێکدانەوانەشی کە دەکرێن لەسەر ینی بەشداری پێکردن و چۆنێتی کۆکردنەوەی دەنگ و ڕەعەکانیان لەژێر چەتری هێزێکی سیاسیە ئەمەش تا ڕادەیەکی زۆر لێکدانەوەیکی یعنی دروستە و ناحەقی و هێزە سیاسیانەش نییە کە ئاوا بیر لە کورسی کۆتاکان بکەنەوە بە ڕێزی نادم تۆ لە یەکێک لە لێدوانەکاندا باز لەواکی کە ئەوانەی کە هەن بە دەنگی پۆلیس و ئاسایش و هەندێک شوێن چوونەتە پەرلەمانی کوردستان یعنی ئەمە بەدواداچوونتان بۆ کردووە دڵنیان لەوەی کە خەڵکەیە بەم جۆرە چووە کە ئەگەر وایە وەکو خۆت لە لێدوانەکاندا دەیڵی ناتوانن نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان بن من باسی ڕاستەقینە و غێر ڕاستەقینە نەم کردیە ئەڵێم هەڵوێستی ئەگەر حزبی بێ لە پارتی ئەندام پارتی بێت دەبێ هەڵوێستی لەگەر پارتی بێ ئەوە منتیقە نەموتووە ڕاستەقینە و غێری ڕاستەقینە بەڵام ئەڵێم ئێمە دوو کەس سەر بە دوو لایەنین حزبی خۆمانمان هەیە تاریخمان هەیە خەباتمان هەیە بەڵام ئەو کەسانی تر ناتوانم کەفالەتیان بکەم چۆنە بێ ڕایان من ئەو نەموت ڕاستەقینە نییە ئەو وەکو بڵێ ڕەنگی تر هەیە لە ملەتی ئێمە هەر هەموو بزوتنەوە ئاشووری نییە ڕەنگی ترە تەمسیلی ئەو ڕەنگاکە مەقسەدم ئەوەیە جا ئێستا زەمانەت کە ئەڵێم زەمانەت ناکەم چۆنە بێ ناڵێن ڕاستەقینە نیە ئەمڕۆ قانونەن شەرعەن لەوەیە بە پێ قانون بەڵام چی ناتوانم بڵێم چۆن دەنگەداتەوە تەنها ئەو دوو دەنگە توانم بڵێم 100 سەر بەخۆیە و علاقی هیچ کەسەوە نییە ناتوانم نوێنەری ئەرمەن نازانم سەر بە کامدایە ئایا لایەنگری پارتیە ئایا ئەندایم پارتیە ناناسم بەڵام ئێمە دوو کەس ئەزانم 100 وەکو بڵێ لە لاینی ملەتی خۆمان هاتووینە دوو حزبی پیاوازمان هەیە حەلیف و سەدیق و دۆستی هەموو حزبەکانی کوردستان بەڵام ئەوانی تر ناتوانم کەفارەتیان بکەم بەڵێ سپاس دەکەم بەڕێز یونادم یوسف کەننا سکرتێری بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کلدانی سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی گەرماوگەرم سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان کاتێکی خۆش بەڕێزان پشوێ گوەرەگرین و ئەگەڕینەوە وڵاتان
جاری تر سڵاوتان لێبێ لە تەوەری دووەمدا گفتوگۆکەین لەسەر وەکو باسم کرد ئامانج و استراتیژی یەکێتی بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان بۆ پرسانی کە هەن لە ئێستادا پرسی گەرمن لە نێوخۆی هەرێمی کوردستاندا و ڕەنگە پرسیاری خەڵکیش بێ دەمانوێت لەگەڵ هەواڵ سران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ بکەین. هەواڵ بەخێر بێ، سوپاس بەڵێ دەبن. هەواڵ تەوەری یەکەمی بەرنامەکەشم هەر لەسەر پرسی پێکهاتەکان بوو لە هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوایین ڕاگەیەندراویدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا باز لە ئەوە دەکا کە پێویستە مافی پێکهاتەکان ئەوە بێ کە خۆیان دەیانەوێ و بەو جۆرەش مامەڵە بکرێت کە خۆیان پێویستیان پێێتی و نوێنەری ڕاستەقینی خۆشیان بچێتە پەرلەمان و کار لەسەردا و داخوازی پێکهاتەکان بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەی ئێستادا چۆن لەم پرسە ئەڕوانێ، بە تایبەتی پرسی پێکهاتەکان و ئایا هەنگاوێکی جددی هەیە یەکێتی بینێ بۆ ئەم دۆخە؟ بەڵێ ئێوارەتان باش ڕێستا بۆ بینەرانیش مووقفی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆسەی بانڵم کێشە دۆسێ پێکهاتەکان مووقفێکی مەبدەئیە کە هەر یەکێتی لەسەر ئەو بنچینەیە دامەزراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی هەموو کوردستانیانەوە حەزبێکە تەنیا هی گەلی کورد نییە، هی گەلی کوردستانیشە و لەو شوێنەی کە بابلێن خەڵک پێی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هی گەلی کوردە، یەکێتی نیشتیمانی کوردستان شەوا بیر لێکەوە بە تەحالف لەگەڵ هێزە سیاسەکانی دیکە بە حزبەکانی دیکە لە هی تورکمان، هی ئاشووری، هی پێکهاتەکانی تری هەموو کوردستان و حتا ینی ڕەنگە تەنیا هەرێمی کوردستان نەڵێن بەڵکو تێکرای بەشی کوردستان بڵێن، ینی باشووری کوردستان و لە عێراقیشا وەکو تا ئێستا گەلی کوردستان بەشێکە لەگەڵ عێراق. ئەمە قەزێکی استراتیژی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ ئەوانە لە دۆستایەتی و لە هاوپەیمانەتی بێ. ئەم قەزێ مەبدەئیە لە هەموو وێزگەیەکە ئەبێ کار و کاردانەوەی لێ هەبێ بەم هەلومەرجەی ئێستاش کاتە پێشەوە کات بەداخەوە محاولەیەکی بۆ تەشویهی بەشداری پێکهاتەکان لە پرۆسی سیاسی کوردستان و بەشداریان لە پرۆسی دیموکراسی هەم لە کوردستان و هەم لە عێراقیشە. یعنی کە دیزاین یەکێ دەشتە هەر مەترسیدارەکان لە هەر پرۆسی دیموکراسیەوەیە دیزایانی زیاد لە پێویستی دیموکراسی وا لێ بکرێت کە چۆنی بیت لێ بکەیتەوە بە ئاراستەی و قازانجی مەجموعەیەک بەڕێوە لە کاتێککە ئاساسی دیموکراسیەوەیە کە چانس هەبێ بۆ کێبڕکیەوە چانس هەبێ بۆ تاقیکردنەوەی هەلومەرجی تازای سیاسی و ئەمەش پرۆسی سیاسی بۆ چێرخەیە گەشە دەکات. هێنانە سەرپلێتی مەسلەی پێکهاتەکان وەک ئەوەی کە ینی یا ئەبێ بەم شێوەیە بێ کە ئێستا لە پەرلەمانی کوردستان هەیە کە ینی پێکهاتەکان دەنگ بە بەم شێوەیە بدەن کە ناژوەرە و لەگەڵ دیموکراسی و لەگەڵ خودی بەشداری پێکهاتەکان و لەگەڵ نەفسیەت و حیسیەتی پێکهاتەکانیش ناگونجێ. ئەمە لە ڕاستی ئەمە بلا ڕادەبردنێکی خەتەرناکی پرۆسی دیموکراسی و پرۆسی بەشداری پێکهاتەکانیش. مەبەستم لێرە چیە نەفسیەتی ئەوان، یعنی هەر گروپێکی نەتەوایەتی هەر پێکهاتەیەک لە هەر کۆمەڵگەیەکدا دینی بێ نەتەوەی بێ وەک بەشێک لە ئەو کۆمەڵگەی کە تێژی دایمە لەسەر خەتی دیموکراسیە، یعنی پێی خۆشە دیموکراسی زیاتر بێ، منبەرەکانی گزارشکردن زیاتر بێ. ئەگەر ئەم ویستا بۆ دیموکرات خوازانی ملەتی زۆرینا مەسە بۆ کورد لە عێراق یان بۆ کورد لە کوردستان یان بۆ عەرەب لە عێراقا یان بۆ شیعە لە عێراقا، ئەگەر ئەمە ویستێکی دیموکراسی بێ بۆ پێکهاتەکانی کە زۆرینە نین لە وڵاتێکە مەسلەیەکی حیاتیە. یعنی بۆ نەمەس دیموکراسی بۆ دیموکراسی گەشەپێدانی سیاسی پێشکەوتنی بەشداری سیاسی هێزولانە سیاسیەکان بۆ ئەگەر بۆ پێکهاتە زۆرینەکان وەک جۆرێک بێت لە کەمالیات وەک جۆرە بێت لە خۆشی یعنی دیموکراسی خۆشە بۆ پێکهاتەکانی کە ناتوانن زۆری نەبن مەسلەیەکی حیاتی زۆر گرنگە. بۆیە لە زانستی سیاست لە زانستی بەشداریکردنی سیاسی و حتا لە ئەزمموی سیاسی کە میلەتان بە خوێن و بە گۆشت و بە ینی خەباتی زۆر بەدەستی دیان و بە ئارەقی و ماندووبوونێکی زۆر بەدەستی دیان وەکو تەجربە کەڵەکەی دەکەن، ئەم جۆرە ینی تەجربەیە دەری دەخات کە ینی ئەم دیزاینە دەبێت وا بێت کە هەمیشە لەگەڵ ڕۆحی دیموکراسی بگونجێ. یاساناسەکان شتێکیان لە دەقەکە چی ئەڵێ مەسلەیەکە و ڕۆحی دەقەکە چی ئەڵێ مەسلەیەکی ترە. ینی تۆ مەسەلەن کە یاسایەک دەرەکەی ئەگەر زۆر دانشی بە دیار
ڕائەکەی ژێری و حەکەی سەری و ئەوانە معناوێت توێ بەلا ینی دقەکە بکەی بە ینی ئەساسی ڕوحی ئەو یاسایە بکوژی. پرۆسەی بەشداریکردنی پێکهاتەکان لە دیموکراسی کوردستانیە مەسەلێک نیە هەتەنیا بۆ شانازی بەرامبەر مجتەمەعی نێودەوڵەتی بڵێن وڵا ئەوەتە ئێمەوە وایان بۆ ئەکەین یا وا تەعاملەکەین لەگەڵیان. خۆ هەرچەندە بۆ گەلی کورد لە وڵاتانی کە کورد تایەژی حتى ئەم جۆرە ینی ئەم جۆرە دیپلۆماسیەش خۆزگاوا بووە کە وڵاتان دەوروبەرمان لەگەڵ مافەکانی کوردەوەیان تەعامل لە وڵات بەو شێوە ئەم مافانە دێنە کورد خۆزگەوا بووە کەوانە دێنەوە سەر داخلی کوردستان زۆر گرنگە ئەمە بەشێک بێ لە مەبدەی بیرکردنەوە ئەمە بەشێکە لە مەبدەی بیرکردنەوەی نیشتیمانی کوردستان و بەشێکە لە سیاستی کوردستان و بەشێکە لە سیاسێکی نیشتیمانی کوردستان لە کوردستانەوە بەیاننامەی ئەنجومەنی سەرکردایەتیش تاکیدی لەسەر ئەو پرەنسیبە کردوێتەوە یەکێتی باوەڕی بەوەیە بەڵام باوەڕی نابێ ئەم مۆزۆی پێکاتەیە بەو ئاراستەیە ببێت کە ینی پێچەوانەی دیموکراسی بێ پێچەوانی بەشداریکردنی دیموکراسی و پێچەوانی بەشداریکردنی بە کەڵکی پێکاتەکان بێت لە پرۆسی سیاسی کوردستانە چونکە ئەمە بەنەتیجە ئەم جەوە ئەخڵقیێنێ کە گروپێک ئیسفادە لەم پێکاتانە دەکا لە تحقیقکردنی مەرامە نادیموکراسیەکانی دووەمیش ینی ئەو پێکاتانە شخاتە بەردەم ئەو هەڕەشەی کە ئێستا وەکو مامۆستا یونادەم باسی کرد جۆرەك لە ینی فەزای گشتی سیاسی و فەزای کۆمەڵایەتی جۆرێک لە ڕق و قینە بەرامبەر پێکاتەکان دروستەکە کە بەنەتیجە ینی یارمەتی بەشدارێکی زیاتری ئەو پێکاتان نادا و بەنەتیجە یارمەتی هێزە سیاست دیموکراتخواز و نیشتمانەکانی وەکوی نیشتمانی کوردستانیش نادا کە ئەم بڵێن ئەم تەرزە بێنێتە پێشەوە لە بیرکردنەوە کە پێویستە پێکاتەکان مافیان پارێزا بێ بەشداریان ڕێکخرابێ و ئینکرابێ. ئەگەر تۆ ئێستا سەیری سۆسیال میدیا بکەی سەیری فەزای کۆمەڵایەتی گشتی بکەی لەناو پەرلەمانە خۆ دەزانی مەسەلەن بۆ نەزۆرینە وەکو لای هێزێکی سیاسیە بەڵام ناو کۆمەڵگەدا زۆرینە لای کۆمەڵگەیە لای عەقڵ و دڵ و شعوری کۆمەڵگەیە کە مەسەلەن نەحەقی بێنێ بەدڵی نیە کە بەدڵی نیە ڕەنگە تعبیرەکانی جیاواز بێت لە بەدڵ نەبوونە مەس زۆر ناخۆشە بەهۆی بڵێن پەرلەمانتارێکی پێکاتەیەکە و کە ینی بەلاڕێدا براوە لە ئیرادەی سیاسیە لە ڕاستەکردنی سیاسیە وای لێ بێ نوێنەری پێکاتەیەک تورکمانە یان ئاشووریە یان کلدو ئاشووری یان حتا پێکاتەکانی تر ینی وای لێبێ کە خەڵک بە دێوەزمەی دیموکراسی بزانێ بڵێ مەسەلەن بەتایبەتی لە کۆمەڵگەکانی وەکو کۆمەڵگەی ئێمەدا کە میلەتانی زۆرینە مسلمانی بۆن لە کوردستانە زۆرینە مسلمانی خەڵکەڵی من هەزاران دەنگم داوە لە مزگەوت و لە شوێنە جاجەکان بە بۆ نە بەنوێنەری نوێنێکی ئیسلامی یا بەنوێنێکی یەکێتی یا بەنوێنێکی گۆڕان بەڵام کەسێک بە چقانەیەک بە 120 دەنگ یا بە 200 دەنگ 300 دەنگ پێشێداتەوە ئەم میزاجە سیاسیە زۆر مەترسیدارە و بەڕای من یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزە سیاسەکانی دیکەشی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیاننامەی خۆیان داوای لێ کرد هەڵوێستەکان یەک خەین و کای لەسەر بکەین پێکەوە بێ لەسەر دوو بنەما ئیش لەسەر ئەم ویستم ئەوە بپرسم یعنی چۆن ئەمە بکرێت لەسەر دوو بنەما یەکیان بنەمایەکیانەوەیە کە ینی بنەما لاەنە یاسای قانونیەکەیەتی تەشریعەکەیەتی کەواب ینی مەسلەی کۆتای پێکاتەکان وا ڕێک بخرێت و ینی یاسای هەڵبژاردنیان دەنگدانیان شێوەی ڕێخستنی هەڵبژاردنەکان وا ڕێکخرێتەوە خۆ مامۆستا یونادمیش تقریبان ینی پێی خۆش بەو ئاراستەیە بڕوە وتشی وەکو نموزجی ساڵ 1992 وتی ئێمە بۆ تەریقێش بیبین کە ینی لەگەڵ زۆرینەش قسەیرێت کە پارتیە ئەمە معناوانی ئەو پارتی با برا گەورە ئازانێ معنایەوەیە کە ئەو پێ وایە پارتی لەبەر زۆری پەرلەمانی لایە مەسئولیەتێکی گەورەی لەسەر شانەکە ئەم وەزیفەیە جێبەجێبکە ئەمە دیوێکیان لەگەڵ هێزە سیاسەکانە هەوڵ بدرێت کە ئەم دەستکاری ئەم شێوەی کۆتایە بکە کە ناچێتە قازاجی پێکاتەکانەوە بەڵکۆچێتە قازاجی یان نەفرینکردنی خەڵک لە پێکاتەکان و لە بەشداری سیاسیان دیوی دووەمیان هێزە سیاسەکانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانەکانی دیکەشی و ئەو هێزانی کە لەگەڵ یەکێتی هاوڕا ئەبن لەم ینی هاوڕا بوونە بۆ لە مەسەلەی لە کۆبوونەوەی ڕۆژەی پەرلەمانە ئیکتیفا بۆ نەکەن کە تەنیا لە یەک مەسەلەیە هاوڕا بن یان هاوهەڵوێز بن بەڵکو لەسەر زۆر ینی لەسەر دیسکێک بیکردنەوە هاو تێفکرینی ڕێککەون و یەکێ لەو شتانەی کە بێ ئیشی لەسەر بکرێ
ئەوەی نابێ ئەو هەڵەیە کە لەگەڵ پێکهاتەکان دەکرێت لە یاسا و لە استقلالکردیان سەر بکێشێ بۆ جەوێکی ناخۆش و ناجۆر لە ماوەڵەکردن لەگەڵ پێکهاتەکانە چکە ئێمە ئەو پێکهاتانە پێکاتی نەتەویتە دەوەکو تورکمان کە ینی هاوبەشی کللتور و هاوبەشی کەلتوری ڕۆژهەڵاتین هاوبەشی کەلتوری نەتەوەیی و نیشتیمانی وڵاتی ئێمن و پێکاتەکانی مەسەن بۆ وەکو ئاکلد و ئاشووری کە ینی هاوبەشی حەزارەتەن کە لە منتیقەیە هەیە مەسەر خۆیان لێمە بەکەمتر خۆیان نازان بەخاوەن بەخۆن ئەم وڵاتەوە بەخاوەن نیشتیمانە جا نیشتمانە تاریخی بڵی یان نیشتمانەکەی بەو شێوەیە کە سەر لەسەر ڕێکەوتون هەرێمی کوردستانە کە بەشێکە لە عێراق لەبەرەوە ئەم بابەتە زۆر گرنگە کە ئێمە نەهێڵین ینی چۆن کۆتای پێکاتەکان ببێتە شتێک بێتە خەزینی استیبداد و ستەمکاریەوە لە هەمان کاتە نابێ و کارێک ببێن کە زۆینەی دەنگدەر و زۆینەی بەشداری پەرلەمانی و زۆینەی بەشداری خەڵک وای لێبێ کە زیان بە یعنی بەشداری هەمەڕەنگی پێکاتەکان بگەێنێت لە پرۆسیسەسی چێتوانم دەورە زۆر بژێرە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو دنیابینە سیاسی فراوانەی بەو توراسەی هاوکاریکردن و پێکەوکاکردنی لەگەڵ پێکاتەکان ئەتوانێت لەو مۆزوعە دەوەربگێرێت. باشە کاکستران پرسێکی تر کە لەبەر کاتەکە دەمەوێت خێراخێرا پرسیارەکان ئەو بکەم. لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێکدانەوەی زۆر جیاوازی بۆ کرا چ لە سۆشیال میدیا چ لە میدیای ئەلکترۆنی لە میدیا سێبەرەکان یعنی دەیان سیناریۆی جیاواز دەهێنرایە پێشەوە چۆن لە ئەنجومەنی سەرکردایەتی باسکرا و دیوە ڕاستەقینەکەی چییە؟ خۆی ینی یەکێتیش پێویستە قەت کۆبوون لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕەت ناکاتەوە بەو هەموو ڕێکەوتنانی کە هەیەی و بۆ هەموو بەشداری سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردێتی بۆ هەموو تەحەفوزاتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەدای پارتی هەیەی و بێگومانیش پارتی هەیە لەسەر یەکێتی بەڵام لەسەر ئەمە حەقە حەق نییە مێزی گفتوگو ئەم شتانەیەک لای چارەسەر دەکات بەڵام تا ئێساکان نەبووە من پێم وایە کۆبنەوە دەکرێت بەڵام ناکرێت کۆبنەوە ینی زمینە و هەلومەرجێکی بۆ لەبار نەبێت کە ینی چۆن ینی ئێستا بۆ ئاراستێ چۆن بتەوە ئیشەکانی خۆ بکە دوایی باسێکی کۆبنەوە بکە لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەی کۆبنەوەی قەت ڕەت نەکرێتەوە و لەو کۆبنەوەش کە لە ڕاستیە بەشێکی زۆری گفتوگۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو مەلەفاتانی کە باس کراوە وەفدی یەکێتی نیشتیمانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی هەواڵ خۆبا تاالبانی کە لە بەغدا بووە ئەوە ینی بەشداریکی یەکێتی لەم پرۆسی لە تەحملی ئەو مەسئولیەتەی کە ینی ئەیانێ وای ئیحاکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان نایە بەشداری تیا بکە نایە دەور بێت لە چارەسەرکردنیە لە کاتێکەوە بەو خۆش پەیوەندی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو خۆش سومعەتی کە یەکێتیەتی لە ئاستی عێراقا ئەوە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ینی بەشداریەکە لە چارەسەرکردن و بەڕەڵم پینەکردنی و هەلومەرجەی کە خەڵکی دیکە دروستی کرد لە ڕاستیە بۆ بجێی هەرێمی کوردستان بۆ بەشی موچەی خەڵکی کوردستان ئەمە دیوێکێ وەیەکێ لەو گفتوگانەی کە کراوە دیسانەوە راپۆرتی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کە لەسەر ماجەڕای پێکاتنی کابینەی بەڕێز کازمی و لەوەشدا لە ڕاستیە یعنی جەوێک هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆش مامەڵەکردن نابێنن لە ئاستی کوردستانیە بۆ یەک ریزی لە پێکەرانی حکوومەتی یەکێتی تێبینی لەسەر یەک ریزی کوردی هەیە بەرامبەر بە کابینەکەی کازمی خۆوازەحا ینی هیچ شتێکی وانی تیانە من ئیزافی بکەم بەسەر ئەمە خاڵێکی لەبەر لەو مەلەفەشە دیسانەوە پێویستی بڵێن ئەبدەیتکردنەوەی ئەم جۆری گفتوگۆیە لەم مەسایلانە دێتە پێشەوە کە چۆن ینی خزمەتی پرۆسەی ڕێکریزی نیشتیمانی بکات کە بۆ نمونە لە وەکو لە بەغاوا بۆ شێوە بینیمان لە کوردستانیش بەداخەوە ینی لە وەکو لە بەیاننامەکەی ئەنجومەی سەرکردایشی هاتووە لە پرسی ینی بەکارهێنانی کۆتای پێکاتەکاندا و لە لابردنی ئەوە پارێزبەندی لەسەر پەرلەمانتارەکانە
دیسان و ئەم بعدەڕەچاو نەکرا کە معلوم بەشێکە لە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە قەزای استراتیژیەکانە لە ڕاستیە مۆزوع هەرەو نییە پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان نیە بەڵام بەشێکە لە پرۆسەسی سیاسی کوردستان خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی نەبرێتە پەرلەمانەوە ینی بەشداری مەسەڵەن ژمارەی ئەندامانی پەرلەمانی یەکگرتوو یان کۆماڵ یان نەوەی نوێ یان حزبەکانی دیکە گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان نیە بنێتە پەرلەمانەوە تاوەکو بڵێ دیفاعکردن لێیان بچێتە خاڵبیەوەی کە وڵات دیفاع لە پەرلەمانتاری خۆیەکە یا بیۆ لە جاتی ئەوان سیاست بکەن ئەوە نوێنی هەندێک قەزایە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان قەزای مەبدەئیە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان سەد تێبینی هەبێت لەسەر پەرلەمانتارەکانی کە لە لیستەکانی دیکەن یان لایەنەکانی تر بەڵام خۆ تێبینی ڕێگە لەوە ناگە کە یەکێتی هاوپەیمانێتی لەگەڵ بکات دۆستایەتی لەگەڵ بکات کاری هاوبەش بێتە کایەوە بۆیە ئەمە لە ڕاستیە کۆبنەوەی پەرلەمان ئەم جەوەی تێدا نەبوو لێرە دیفاعکرد نیە لەسەرەوەی کە بڵێن وەڵا بۆ پەرلەمانتار نابێ بۆ بچێتە دادگا یان وەڵا ئەو کەیسانی لەسەر پەرلەمانتارێک باسیەکە بڵێن وەک شۆن هاتۆ با بڕوە یان ڕەتی کەین و یان تەییدی بکەین باسی قەزایی مەبدەئیەکەین کە ینی بۆ بەم شێوەیە ئاراستە دەکرێەوە بۆ بەم زۆری نیە لەبەرەوە ئەوەی کە هەیە ینی تا ئێستا یارمەتیدەر نەبوو کە گفتوگۆیەکی بنیاتنەر هەبێت کە بەشێکی مەطلبی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە هەر بۆ خۆی بەڵکو بۆ پرۆسەی سیاسی کوردستانیش یعنی تۆ سەیری بەناوکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە مەسەلەی ینی لە مەسەلەی یەکریزی نیشتیمانیان لە مەسەلەی بەشداری پرۆسەی سیاسیە لە مەسەلەی مافی پێکهاتەکاندا لە مەسەلەی شێوەی ئیدارەدانی وڵاتە بە مەبدەئی لامەرکەزی کە ینی هەمووی یەکێتی لە هەموویە گەڕاوەتەوە بۆ وەک ئەوەی کە لە ڕێکەوتنەکاندا هاتووە وەک ئەوەی لە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و حتا لە بەرنامەی حکوومەتی یاریمی کوردستان هاتووە کۆدەنگی هێزە سیاسەکانی لەسەرە وەک ئەوەی لە ڕێکەوتنی یەکێتی هاتووە کە بۆ نمونە خەزایە چارنووسازەکان بە زۆین و کەمینە گفتوگۆی لەسەر نەکرێت وەک ئەوەی کە ینی حکومڕانیکردنی کوردستان پێویستە وەک ئەوەی کە هێزە سیاسەکان مەسئولیەتی سەرشانیان جێبەجێ بکەن بەڵام خۆ دەبێ ینی قەول و قەرارێکیان هەبێت لە شێوەی ئاراستەکردنی ئەو مەلەفاتانی کە دێتی پێشەوە لە سیاسەتی کوردستانیە بۆیە ینی ئەم بەیاننامەی ئەنجومەی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموویە بانگەوازە بۆ ڕێخستنەوەی پرۆسەی دیموکراسی و بانگەوازشە بۆ ڕێخستنەوەی ڕێزەکانی یەکێتی و سیاسەکانی تریش کە خۆ یەکێتی داواکە لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان گفتوگۆ دەست پێ بکە و هەڵوێستەکانی خە خۆ بۆ بۆگە لە کۆمەکیە نییە بەرامبەر بە داعشکەرانی کوردستان یان بەرامبەر بۆ ڕێخستنەوەی کارتە سیاسەکانی کە لە ساحەی سیاسی کوردستان هەیە بۆی بتوانی کە پرۆسەی سیاسی لە کوردستانە بەو شێوەیە بەریت کە لە سەی ڕێکەوتون هەموو لایەنە سیاسەکان لە سەی ڕێکەوتون بە پارتی دیموکراتی کوردستانی شەو کە دەبێت ئەم زۆینەیە بۆ مەسئولیەتێکە بۆ کاری باش بەکاربێن نەک بۆ بەلاڕێدا بدنی پرۆسەی سیاسی باشە دوو پرزما و زۆر بە خێرایی پرسیار دەکەم وەکو دوا پرسیاریش یعنی ئەگەر ڕوونی بکەیتەوە یەکەمیان خەڵک ڕەنگە بپرسێ مادەم ئەنجومەنی سەرکردایەتی باسی لە گفتوگۆکانی هەرێم و بەغدا و نوێنەرانی کورد کردووە دەرەنجامێکی ڕوونتر لەوەی کە هەیە لە بەیاننامەکان بدرێ بە خەڵک نازام لای ئێوە چی تازە هەیە لەسەر و بابەتە پرسێکی تریشان ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چێ دەکات بە وەزیری داد ئەوانە چۆن گفتوگۆتان لەسەر کرۆنیۆ نەردیاری کراوە خۆی ئەگەرەوە دیوە ڕسمیەکەی ئەوە وتەبێژە بێ قسەی لەسەرکان ینی کێم ڕەشەحمانە کێم ڕەشانە هەموو ئەو ئالەتانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی کردووە لە هەڵبژاردننی نوێنەکانی خۆیان بۆ ئەم ینی بۆ مڕەشەحمان بۆ وەزارەتی داد لە حکوومەتی عێراقا ینی یەکێتی بە هەموو ڕێشۆنە دیموکراسیەکانی خۆی ئەم ناوانی تەقدیم کردووە بەڵام ئەمە نەکردووە بە ئەولەوێت لە ڕاستی ئەولەوێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕەنگە خەڵک نەیزانێ گفتوگۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەڕێز کازمیە کەیسی زۆر گەورەتری تێدایە ینی مەسەلەی پەیوەندی لەگەڵ حکوومەتی اتحادی استحقاقەکانی خەڵک لە موچە و لە بودجە و مەسەلەی ناوچە دابراوەکان ئەمە قەزایی زۆر جەوهەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بێگومانیش بەشداریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لە ڕاستیە بەشداری بە شێوەیەکی گشتی بەشداری کورد لە
حکوومەتێکی انتقالیە کە کازمی خۆی ڕایگاندووە حکوومەتێکە ڕوو لە هەڵبژاردنە ڕوو لە ینی هەڵبژانی داهاتوی وڵاتە لێرە لەسەر ئەوە نییە بڵێن چەند وەزارەتمان بەرەکەی وەکو جاران وابوو بەڵکو لەسەر ئەوەیە کە اعتیباری بەشداریکردن زۆر گرنگانی کتیش ماکساڵێ خۆەتی کە 20 ئەوەندە کورسیم هەبێت لە پەرلەمانی عێراقا ینی ئەگەر بە نوێنەتی حزبە سیاسیەکانە یەکێتیش ماکسۆ حزبێکە حەقی خۆیەتی ئەم بەشداری هەبێت لەبەرەوە داخوازی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ بەشداریکردنی لە حکوومەتەکەی بەڕێز کازمی مدەتی ینی بۆ حکوومەتێکی کاتی خۆی ئەچێتە ڕووی لە هەڵبژاردننی داهاتوی عێراقا ڕەنگە هێزێکی دیش ماکسان لە مەرحەلەی داهاتوە خۆی ئامادە بکە بۆ هەڵبژاردننی داهاتوی عێراق گرنگترە بەڵام کە دێ سەر مەسەلەی اعتیباری خێرە خۆیەکێتیش ماکسان هێزێکە بەشدار لە پرۆسی سیاسی عێراقا بۆ هێزێکە بەشدارە لە بەشی هەیە لە ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بیناکردنی پرۆسی دیموکراسی عێراقا و لەبەرەوە ینی ئەم حەقەی هەر دەوێتەوە بەڵام ئەگەر بێت ئەولوێت دانایەکێتیش ئەولوێت بۆ یەکێتیش ماکسان نە لە کوردستان بەتەنیا نەک لە عێراق بەتەنیا حتا لە بناو پرۆسیاسی کوردستانشا مەسەلە جەوهرەکانی خەڵکی کوردستانە کە ئەمە ئەولوێتە بەڵام کە بێگومان لەو بەشا کە بەشی اعتیباری سیاسی بەشداری سیاسیە یەکێتیش ماکسان دایمەن ڕۆژای خۆی ئامادە بێت باشە کاکستران هەر لەسەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاریگەری لە چوارچێوەی ئەم پرۆسەی کە لە عێراقدا بەڕێوە ئەچێ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو ماوەی کە لەگەڵ کازمی مامەڵە دەکا یان نوێنەر دەنێنێتە حکوومەتەکەی یان حکوومەتەکەی کازمی و کوتوتت ینی خۆشی ئاماژەی پێکرد لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دەیەوێت هەڵبژاردێکی پێشوەختە لە عێراقدا ئامادە سازی بۆ بکە یەکێتی دەیەوێت ئەو کاتە کە لەگەڵ کازمی مامەڵە دەکات چۆن بیکە ئەو شتانە جێبەجێ بکە کە داخوازی سەرکیەکانی کوردن لە مەرحەلەیەدا تاوان داخوازی سەرکی کورد ینی پرۆسێکی بەردەوامە بەڵام لە مەرحەلەیەدا کە حکوومەتی عێراقی ڕوو لە بڵێن انتخابات دەنێ یەکێکیان لەوانەوەیە کە گرفتی ناوچەدابراوەکان کە دەودەهیەوەی ینی گفتوگی لەسەر بکە و ئیشی لەسەر بکرێ و لە هەمووشی گرنگتر ئیسعافات ئەو لە سیاسەکانە کە عێلاقی بە بودجە و موچەی خەڵکی کوردستانەوە هەیە کە ینی تیمی یەکێتی نیشتیمانی تیم حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کە یەکێتی ڕۆڵی سەرەکی دیاگێڕاوە و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە فراکسیۆنی پەرلەمانی یەکێتی لە بەغدا و ینی ئەو هەواڵانی ئەمە کەنوێناتی ئەمە دەکەن لە بەغدا لەسەر کۆمارەوە تا گروپەکانی پەرلەمان تا وەفدەکانمان کە ئەچنە بەغدا بەو ئاراستەیە کە ئەولوێتی شتەکان وەزی کۆڵانی خەڵکی کوردستان بالمناسبە نە کۆڵانی خەڵکی کوردستان حتا لە عێراقیش ئەولوێتەکان لە عێراقیش گۆڕاوە بەواسەی نەکەن کە بۆ شیعە و سوننا وەک لە قسەی پەرلەمانتارێک دەرەکەوێ خەریکیەوەن کە چۆن کورد پەڕووباڵ بکەن یان چۆن با بڵێن پرۆسی سیاسی بۆ ئاراستەی بەرن کە خۆیان دێنێ ئەوانە لە نێتیاندایە بەڵام دایمەن لە بیرمان بە ئێمە بە تەنیش ئەو پرۆسە سیاسی کە لە بەغدا هەیە ئێستا ئەو فەزا سیاسی عێراقەیە کە ناڕەزایەتەکانە و ئەولوێتی خەڵک جیاوازە و لە دوێنێکشەوە خەڵک ئەولوێتەکانی خۆش حتا لەسەر حکوومەتی کازمیرانە بتۆ کە هەوڵەدا ینی پەیوەندی لەگەڵ خۆپیشاندەرەکانە بکە هەوڵەدا ئیستیحقاقی هەندێک استیحقاقاتیان جێبەجێ بکە بڕیای داوە تاوان باران سزا بدە هەموو ئەوانە بەڵام فەزای سیاسی لە عێراقیشە ئەو فەزا سیاسیە نییە کە ئێستا پەرلەمانتارەکانی شیعەوەیان سوننە لە عێراقا کێک دابەشێکەن و ئینەکەن فەزای سیاسی لە عێراقا فەزایەکە کە داوای تحولاتی سیاسی زۆر گەورە دەکا و یەکێتی نیشتیمانی کوردستان درکی بەم فەزا سیاسیە کردووە کە لە عێراقا پێشەوە بۆیە خۆی مەرحەلەیەک تر حازرەکە کە مەرحەلەی دوای هەڵبژاردن لە عێراق و مەرحەلەی ئەو استیحقاقاتانەیە کە دوای ئەمە دێتە کە سەوابەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەوابەتەکانی بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان دیارە ڕوونا وەک لەوەی لە دەستوری عێراقا هاتووە بۆیە ئەمە یەکێتی ئەبێ بەو میزاجەوە سیاسکا کە ئەولوێت زۆر گرنگیان وەزیرێکمانە بێت 6 مانگێک یان ساڵێک و ڕەنگە حکومەتی داهاتوو بێت تەقاعودیان کە وەکو ئێستا کازمی هەموو وەزیرەکانی پێشووی تەقاعود کردووە بەڵام ئەمە ئەو جەوەی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بەشداری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە بێگومان بوونی وەزیرشمان گرنگە و یەکێتی تاقات و توانای زۆری هەیە لەم بوارەیە کە ئەتوانێت خزمەتی پرۆسی سیاسی کوردستان و عێراقیش پێ بکات بەڵام لە هەمووی گرنگتر خەزایە جەوهریەکانە کە یەکێتی لەو میزانە سیاسی کە لە عێراق هەیە تێدەگا کە
کە ئەم میزان سیاسی ئەگەر بەرخودی لەگەڵ نەکرێ مامایی لەگەڵ نەکرێ دەست و پەنجەی لەگەڵ نەکرێ ئەوەی باشە لێوە نەگیرێ و ئەوی خراپە لە شوێنێک ڕای نەگیرێ بێگومان ئەمە بەشداریکی سیاسی باش نابێت. زۆر سپاس دەکەم بەڕێز ستران عەبدوڵڵا ئەندامە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون، شاد بن و خواتان دەکەم.